جارێکی دیکە خوێنی کورد بە ناڕەوا ڕژایەوە لا بری جوڵاندنی شەقامی کوردستان بۆ خۆپیشاندان و داواکردنی مافە دەستوورەکانی هەرێمی کوردستان، جوڵاندنی شەقامی کەرکووک لە پێناوی دروشم و دەستکەوتی حیزبی و فەرامۆشکردنی ئازارە بەردەوامەکانی ناسۆڕەکانی بەردەوام دەکەن. کەرکووک هەمیشە لەمپەری بەردەمی کێشەکانی هەولێر و بەغداد بووە، کەچی سەرکردەکانی دوو پارتی دەسەڵاتداری کوردستان لا پێناوی دەستکەوتی مادی کوردخایەندا چارەسەری کێشەیەوە شاریان سپاردووە بە مێژوو. ڕاستە زلهێزان لەگەڵ گەڕانەوەی کەرکووک نەبوون بۆ سەرخاکی هەرێم، هەروەکو لە راپۆرتی توێژینەوەی عێراقی بیکەر هامیلتۆندا ئاماژەی پێدراوە، بەڵام لە بەرامبەریشدا سەرکردەکانی کورد دواخستنی ئەو کێشەیان کردوتە قوربانی دەستکەوتە مادیەکانی بودجە. لە کاتی جەنگی داعشدا کە هەلێکی زێڕین بوو بۆ گەڕانەوەی ئەو ناوچانە بۆ سەر هەرێمی کوردستان، نەیانتوانی کاری گونجاو و هەڵوێسینەتەوەی نیشتیمانی دروست بنوێنن. باکورتی لە کاتی قەیرانی بەغداددا نەیانتوانی ئەو هەلە بخۆزنەوە بۆ گەڕانەوەی ئارام و دەستوریانەی مافەکان بۆیە کەرکووک و ناوچە جێناکۆکەکانیان بە ئەمڕۆ گەیاند. دەسەڵاتدارانی کوردستان دەبوو بۆ داواکردنی مافەکانی گەلەکەمان لەم و چەو بودجەدا لە هەرێمی کوردستان خۆپیشاندانی گەورەیان ساز بکردایە کە نەکوشتن و نەبرینداری لێ دەکەوتەوە. بەغدادیش دوجار ناچار دەبوو لەگەڵیدا مامەڵە بکات، بەڵام لەلایەک خۆپیشاندانی خەڵک دەترسن و لەلایەکی دیکەش لەوە دەترسن بەغداد وەسەی گەندەڵەکانیان هەڵداتەوە. بۆیە لە هەرێم بێدەنگن و لە پێناوی هەڵبژاردن و کردنەوەی بارەگای حیزبی دەستکەوتە کوردخایەنەکاندا جوڵاندنی جەماوەری کەرکووک بە دروشمی زرق و برغداری نەتەوەی زیانی بە توندکردنی ژیانی ناو ئەو شارە پێکەوە ژیانی پێکاتەکانی گەیاند کە بۆ خۆی لە دوای 16 ئۆکتۆبەرەوە کورد و خواستەکانی کەوتونەتە بەرهێرشی هەمەلایەنەی ئیداری شارەکە. بەغداد چاک دەزانێت لە هەرێمدا چی دەگوزارێت، دەزانێت قەیرانی ئابووری هەیە، ژیان سەختە، گرانی و قات و قڕی و بێموچەیی تەنگی بە خەڵک هەڵچنیوە لە نێوان دوو پارتی دەسەڵاتدار و تێگڕای پارتە سیاسیەکانیدا و جیاوازی و دووبەرەکەیی هەیە. بەو شێوازش لە کەرکووک و ناوچە جێناکۆکەکان هەڵمەتی هەڵبژاردن بەڕێوە دەبن، بۆیە گوشارەکانی بەغداد بۆ سەرلایەنەکان بەپێی دوور و نزیکیان لێەوە دەبێت و زیادمەندی سەرەکی ئەو ناکۆکیانەش دۆسیەی کەرکووک و ناوچە جێناکۆکەکانن. بۆیە تا کێشەکانی هەرێم بەو شێوەیە بن، هیوایەک بۆ چارەسەری کێشەی کەرکووک نابینرێت، باوەکو لە دەستوریشدا ئاماژەی پێکرابێت.